هەموو ساڵێکتان بەخۆشی بێ ئابزانم مناڵەکان نەوێ بە قوربانتان من سیگبوونەوەی ساڵی نوێی 2023 وانێ ئێمە وەک سنتەری داون سیندرۆم بۆ مناڵانی خام پێداویستی تایبەت بە داون سیندرۆمەکان ویسمان لەم ڕۆیە ئاهەنگێکی خەنجیلانیان بۆ سازبین بە هاوکاری مامۆستا ئازیزەکانم کا زۆر هیلاک و ماندوون ڕۆژانە و لەگەڵ ئەوەشە هەر ئەمڕۆ زیاتر بڵین هاوکاری ئەم چالاکە بچووکەیان کردووە بە ئامادەکاری شوێنەکە بێ بەکڕینی شتەکان بێ بە دڵخۆشکردنی مناڵەکان بێت ئێمە لە سنتەرەکەمان بەپی تواناکانمان ڕاستە ناتوانین ئاهەنگ و چالاکی گەورە سازبین بەڵێ بەپی تواناکانمان ویستومانە لە بەرەوەی ئیتر بڵین وەرزی یەکەمی خوێندن کەمی ماوە هەر ماوەیەکی کورتە هەرم هەفتەی ماوە لەبەر ئەوە خسمانە ئەمڕۆوانێ وتمان بۆ ئەوەی پێشەوەی بڕۆنە ماڵە و پشۆکەمان دەست پێ بکە ئاهەنگێک بگێڕین بە بۆنەی ساڵی نوێوانێ و چەند دیارێکی خەنجیلانە لەلایەن فەرمانبەرێکمانەوە دەستی خۆش بێت کە بڵین دۆری بابەرنوئێلی گێڕا کە هەستا بە دابشکردنی دیاریەکان بەسەر مناڵە خەنجیلانەکانمانەوە. سوپاس بۆ ئێوەی ئازیزیش کە بەسەرتان کردینەوانێ.